ئامانجی تورکیا ئەوە نییە کە لە بنکەو بارێگاکانی پەککەدا ئەمە ئامانجێکی بچکۆلەیە. ئامانجە گەورەکە داگیرکردنی کوردستانە بۆی هەچی سەرۆت و سامانی ئەم وڵاتە هەیە بەشێکی هەر گەورەی بۆ خۆی ببێت. سەبارەت بە کورد و سەرکردایەتی کوردیش بەڕای من هەڵوێستی کورد زۆر شەرمنانەیە. هەموو ئەزانین لە ڕابردووە کۆمەڵی خەڵکی زۆری هاوڵاتی کورد لێر و لێ بوونەتە قوربانی هێرشەکانی دەوڵەتی تورکیا. بەڵام لە هەموو هێرشەکاندا سەرکردایەتی کورد بێ هەڵوێز بووە. تەنانەت نەکار بێ هەڵوێز بووە ئەگەر خەڵک لێر و لەوێ ویست پتیان ناڕزایەتی دەربڕن بە پێچوانەوە پێشیان پێگرتوونە سجنیان کردوونە سەرکوتیان کردوون بۆ ئەوەی دڵی داگیرکەرانی کوردستان خۆشکەن. هەمومان ئەبینین لەم ڕووداوای ئاخیری کە تازە بەهۆی تۆپبارانی دەوڵەتی تورکیاوە کۆمەڵی گەشتیاری عەرەب بوونە قوربانی بەداخەوە بینیمان سەرکردایەتی سیاسی کورد بۆ ئەوانە وەک بڵێ لە شینی حەسەن و حوسێن بەشدار بوون شان بە شانی هاوڕێکانیان لە بەغدا شینیان بۆ گێڕان. بەڵام سەبارەت بە قەتڵ و حامکردن و گشتن و بریناربوونی خەڵک و ماڵ وێرانبوونی خەڵکی کوردستان هیچ هەڵوێستێکیان نییە. ئەو سەفەرە جیاواز لە هەموو سەفەرەکانی دیکە بەڕای من هەموو حیزبەکان لە شینەکە بەشدار بوون. چەند ڕۆژ بەر لێستا بابەتێکم نووسی بە ناوی دەسەگۆڕێکی بێوێنەدا باسی ئەوەم کردووە کە سەرکردایەتی کورد بەشێکی بوونەتە کەواسووری بەرلەشکری دۆڵەتانی داگیرکەری وەکو تورکیا و ئێران. یعنی تەنها تورکیا نییە کە چاوی بڕیوەتە کوردستانی عێراق یان چایان بڕیوەتە ئەوەی کە ئەم کیانە زەعیف بکەن. ئێرانیش بە شێوەیەک لە شێوەکان بەشدارە بەڵێ بوونەتە کەواسووری بەرلەشکری دۆڵەتانی داگیرکرد. بینیمان چەند ڕۆژ بەر لێستا لە گەرمیان لە ڕێگای درۆن و فرۆکەوە کۆمەڵە خەڵک خەڵتانی خوێن کرا. ئەم سەرکردایەتی ئێمە هیچ قسەیەکی نەکرد. تەنانەت ئەوەندە بوو لە هەندێک لە ڕاگەیاندنەکانی نیزەیەک لە دەسەڵات وەکو هەواڵەکەیان بڵاو کردەوە. ئەویش هەست نەدەکرد کە نیگەرانن، هەست دەکرد کە زیاتر دڵخۆشن لەوەی کە نیگەران بن. بەڵێ ئەی لەوە زیاتر کەوا سووری بەرلەشکری چی دوێنێ پێران لە هەولێر کۆمەڵی خەڵک ویستی خۆپیشاندان بکە ناڕزایەتی دەرببڕێ گرتینە لە سجنیان کردن. برادێک نووسی بووی دەڵێ دەبووە تەکلیف و لە عەرەبەکان کرد بە دیجاشۆی عەرەبیان لەبەر کرد بەندێکیان بە عەرەبی قسەیان کردوە بۆی نەتانگرن. بەڵێ کاسووری بەرلەشکری دۆڵەتانی داگیرکردن. بەرحاڵ ئەمە جاشتیە بۆ ئەو دۆڵەتانە بۆ مانەوەی خۆیانە بۆی زیاتر درێژە بە تەمەنی خۆیان بدەن. ئەم جاشتیان تەنها لە پێناو ئەوەیە کە تەمەنیان درێژتر بێ دڵی داگیرکەران ڕازیکەن زیاتر چەتەی و دزی و ئەوانە بکەن لە پێناو ئەو بابەتانە جاسوسی بۆ ئەم دۆڵەتانە دەکەن. دەمێکی کاتێکی بەڵام ئەوە بڕێک مەحاڵە لە بەرەوەی داگیرکەران توانیویانە پارچە پارچەمان بکەن. توانیوێتیان هەر یەکێک لە دۆڵەتە دراوسەکانان کە کوردستانیان بەسەردا دابشکراوە کۆمەڵێک لە سەرکردەی پارچەکانی تریان کردووە بە جاش و بەکرێ گیراوی خۆیان. ئەوانە ڕێگرن لە یەکێتی نەتەوەی خەڵکی کوردستان.